کاتی دروستکردنی ڕێگایەکە بۆ ئەو زەویانەی کە دەکەوێتە ناو پرۆژەی گوندی ئەڵمانیەوە لە سلێمانی. زەویەکان مڵکی هاوڵاتی مەدەنین و خاوەنەکانیان دەیانەوێت بیکەن بە خانوو، بەڵام پێشتر وەک خۆیان دەڵێن لەلایەن ئیدارەی پرۆژەکەەوە ڕێگەیان پێنەدراوە ئامێر و کەرەستەی بیناسازی بۆ سەر زەویەکانیان ببەن. بە ناچاری پەنایان بۆ شارەوانی سلێمانی بردووە تا ڕێگەچارێکیان بۆ بدۆزێتەوە. دوجار ئەنجومەنی شارەوانی سلێمانی بڕیاریاندا لە ڕێگەی بەشی زیادەڕەوی شارەوانیەوە ڕێگەیەک بۆ زەویەکان بکەن. بەڕاستی ڕێگری کراولەوەی بین پرۆژەکانەوە ئەو کاتێک کە ئێمە هەماموو گوندی ئەڵمانی سێ دروست نەکرابوو. بەڕاستی کە گوندی ئەڵمانی سێ دروست کراوە ئێمە حەسر بووین، ناچوار لاوە حەسر بووین، ڕێگایەک نییە بینە ناوە ئێمە مەشروعەکەی خۆمان دروستکەین. مەسەلەن ئەنەهی خۆمانە بە تاپۆ سوڕەخەیدی خۆمانە ماوەیەکی زۆر ئەمانەیە لەگەڵ کە ئیشی تیا بکەین ئیجازەی بۆ وەرگرین ڕێگامان نایەن، ڕێگامان هەندیشی لەگەڵا بکەینەوە بین لە ڕێی کۆمپانیای نالیاو کە ڕێگریمان لێکەن لە شۆفڵەکان لە حەفارەکان کە بێن ئیشکەن و ئیشەکانمان بووکەن. لە بینی زەویەکان لە بینی گوندی ئەڵمانی دووسیا حەسر بووین، هیچ مەجالێکمان نەبوو، لە هیچ شوێنێکەوە ڕێگان نەبوو. هەموو کاتێکی سەرۆکی سەرۆکاتی شارەوانیمان کردووە، بەڵام خۆشبەختانە لیلاخان کە بوو بە سەرۆکی شارەوانی ئەم جاریان بەڕاستی جێ پێزانینە کە ئەو هەسا بە تەنگ کێشەکەمان و بە بڕیارێکی ئەنجوم. ژمارەی زەویەکان 82 پارچەیە و ساڵی 2009 لەلایەن شارەوانی سلێمانیەوە دابەش کراوە و بە زەوی 75ەکانی مەڵکەندی دەباشان ناسراوە. بەهۆی دروستکردنی شقە و ڤێلا و باڵەخانەکانی چواردەوری تەنها دەواازەی سەرەکی گوندی ئەڵمانی لەسرە و شارەوانی سلێمانیش ڕێگەی پێداون ئەو ڕێگەیە بەکار بهێنن. لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی بڕاری لەسەردراوە کە ئەم ڕێگەیە بکرێتەوە بۆیان و ئەو کاتە وەکو لەبەرەوەی زەویەکە بەرزونیزمی زۆرە تەزاریسی هەیە با بڵێن سلۆپی هەیە بە شێوەیە لە شێوەکان ئەبێت ئەم هاوڵاتیانە لە ڕێی بەڕێوەبەرایەتی شارەوانی ڕۆژەڵاتەوە داوای مۆڵەت وەرگن شتەوە نییە. ئێمە لە 2023 ئەم سیاسەمان لە ڕۆژی 28 ئایاری 2023 شارەوانی سلێمانی بڕیارێکی بۆ لابردنی زیادەڕەویەکانی بەردەم شەقامی سەرەکی ئەم زەویانە دەرکردووە، بەڵام لەلایەن ئیدارەی گوندی ئەڵمانیەوە دواتر بربەستەکان دروست کراوەتەوە. لە ڕۆژی 4 دەی 2023 جارێکی تر ئەنجومەنی شارەوانی سلێمانی بڕیاری دروستکردنی ڕاگریدا بۆ جیاکردنەوەی زەویەکان لە پرۆژەکانی دەوروبەری. پارێزگاری سلێمانیش پەسەندی کردووە، بەڵام دیسان ڕێگری لە خاوەن زەویەکان کرا. ڕۆژی 4 ئازاری 2024 جارێکی تر خاوەن زەویەکان شارەوانیان ئاگدار کردەوە کە ڕێگریان لێ دەکرێت. سەرۆکی شارەوانیش بەشی زیادەڕەویەکانی ڕاستپاردووە تا بڕیارەکەی ئەنجومەنی شارەوانی جێبەجێ بکەن و ڕێگایەک بۆ ئەو زەویانە بکەنەوە و خاوەنەکانیان بتوانن مامەڵەی پێوە بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.